چاوەڕوانیم بۆ نوێژی بەیانی ڕزگاری کردم. ئەمە وتەی کیڤن سۆنی کامیرۆنی یاریزانی هاتای سپۆرە کە چیرۆکی خۆی دەجێڕێتەوە چۆن لە بوومەلەرزەکە ڕزگاری بوو. کیڤن هۆکاری سەرەکی لە ژیاندامانی بۆ ئەوە دەجێڕێتەوە کە چاوەڕوانی بانگی بەیانی کردووە تاکو نوێژی بەیانی بکات ئینجا بخەوێ، بەڵام پێشەوەی نوێژەکەی بکات کارە ساتەکە ڕوویدا و خودا توانی ڕزگاری بکە. سۆنی بۆ وێبسایتی فود میرکاتۆ دواو باسی ئەو شەوە ناخۆشەی بۆ کردن. سۆنی وتی لە پاش یاریەکەمان لەگەڵ یانەی قاسم پاشا گەڕامەوە بۆ شوێنی حەوانەوەم، لەگەڵ هاوڕەکانم یاری پلەیستێشنمان دەکرد. یاریەکەمان درێژەی کێشە، منیش وتم تازە تاکو نوێژی بەیانینەکەم ناخەو پێشەوەی نوێژەکەمان بکەین زەوی لەژێر پێمان دەستی کرد بە لەرزی، منیش وتم ئارام ببنەوە، بەڵام لەرینەکان بەهێزتر بوون. خێرا ڕامان کرد بۆ لای پلیکانەکە، تەنیا ئەوەندەمان پێکرا پاسپۆرت و مۆبایلەکانمان لەگەڵ خۆماندا ببین. وتیشی ئەمە یەکەم جارمە لە ژیانمان تووشی حاڵەتی لەم جۆرە ببوو. لەو کاتەدا کە زەوی ئەلەریەوە وامزانی بایەکی بەهێزە لە دەرەوە، بەڵام کاتێک لەرزینەکە بەهێز بوو زانیم ئەمە ترسناکە. هەروەها وتی ویستم لە پەنجەرەی باڵەخانەکەەوە خۆم هەڵدەمە خوارەوە کە ئێمە لە بانەخانەی حوتەم بووین، باڵەخانەکەمان حەڤەقاتە، بەڵام بە خۆمم وت ئەگەر لەم بەرزیەوە خۆم هەڵدەمە خوارەوە قاچ و دەستم دەشکێ و هەرگیز ناتوانم یاری بکەم. بۆیە ڕۆ پلیکانەکان ڕۆشتم. ئێمە بەڕاستی بەختمان هەبوو کە ڕزگارمان بوو، چونکە تەواوی بیناکە داڕووخە. لە نزیکی خۆمەوە خەڵکم دەبینی دەمرد، تاکو ئێستاش نەهاتوومەتەوە سەرخۆم لەم ڕووداوە. هەرگیز بیرم لای ئەوە نەبووە ڕۆژێک تووشی ڕووداوێکی لەم شێوەیە ببم.